او فيستيفالانه هي هم لا ولير لا دوغ لا سليماني لا هلبزه او صالك لا هلبزه هي دەستیان خۆش دەست خۆشیان لێ دەکەم ساڵانە لە وەرزی پاییزەوە دەست پێ دەکات تا دەگەینە بەهار بەڵێ ئەوە سەرکێشیەوە حەزی کەسەکەیە خۆی یعنی ئەوە کەسێک نییە ئێستا کەس هاوکاریمان نییە پاڵپشتمان نییە برێ یانەیەک بێ یان ڕێکخراوەک بێ یان کۆمپانیایەک بێ نا یعنی سپۆنسەرمان هەیە تاک بە زەوانیە برێ سپۆنسەری دایمانە بێ نا حەزی کەسەکەیە خۆی ئەو سەرکێشە دەکەم ئارێ وەڵا هەمانە دەستی شکاوە قاچی شکاوە ینی شوێنی شکاوە عملیاتی بۆ کراوە ئارێ وەڵا ئێستا یاریەکە ئەو ڕۆژاتیە یاریەکە لێرە ئارێ وەڵا من تقریبا 4 ساڵ بۆ 5 ساڵە